کەناڵی UK4 کەناڵێکی سەربەخۆ بێلایەنە. سڵاو لە بینەرانی UK4 لە وڵاتی بەریتانیا. من وەکو چالاکوانێکی مەدەنی لە وڵاتی بەریتانیا و ئەندامی ئەنجومەنی چالاکیەکانی کوردانی بەریتانیا دەستخۆشێکی گەرم لە ستافی کەناڵی UK4 دەکەین. هیوادارن ئەم کەناڵە ببێتە بڵندگۆ و سەکوێیەکی باش بۆ بەگەیاندنی دەنگ و ناڕەزایی خەڵکی بەریتانیا و پەنابەرەوانی بەریتانیا و هەروەها ئەو دیاردانەی کە لە وڵاتی بەریتانیا وەکو خۆی بگەینی بە خەڵکی کوردستان و هەموو خەڵکی کوردستان ئاشنای ژیانی پەنابەرانی کورد بن لە وڵاتی بەریتانیا، باشەکان و خراپیەکانیان بە چاوی خۆیان ببینن. هیوادارم ئەم کەناڵە ڕۆلی گرنگ ببینن لە گەیاندنی پەیامەکانی کوردانی بەریتانیا. و هەروەها پێشتیانم بۆ UK4 هیوادارم زۆر جار ئێمە وەکو چالاکوانان خۆپیشاندان ئەەکەین. لە خۆپیشاندانەکان بەڕاستی زەرورە ئەو ڕاگەیاندکارانەی کە لە وڵاتی بەریتانیانە بێن مەسەلەن دیمەنەکانی وڵاتی بەریتانیا وەکو خۆی پەخش بکەن و بگەین بە خەڵکی کوردستان و بەدەسەڵاتدارانی کوردستان خۆپیشاندانەکان نیشان بدەن، ناڕەزایەکان پیشاندەن، گلەیەکانی خەڵکی بەریتانیا نیشان بدەن. بەحقیقەت پێمان باشە کەناڵی UK لە کاتی خۆپیشاندانەکان ڕۆلی گرنگ بجێڕن، بتوانن نمایشی خۆپیشاندانەکان بکەن و دەنگی پەنابەران بگەین بە دەسەڵاتداران و خەڵکی کوردستان و بینەران ئاشنای کار و چالاکیەکانی کوردانی بەریتانیا بن. من دەستخۆشێکی گەرمتان لێ دەکەم. هیوادارم دەسەڵاتیش بەخۆی دابچێتەوە چیتر گەنجانی کورد ڕاپێچی زیندان نەکات لەسەر کۆمەنتێک یاخود لەسەر بیرڕای جیاواز یاخود چالاکوانانی سیاسی سەرکوت بکرێ، هەڕەشان لێ بکرێ، دەگیر بکرێن. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆلێکی زۆر سلبیانەی جێراوە لە ڕابردوودا، بە تایبەتی لەو ساڵانەی ڕابردوو ڕێژەی کوشتن زیادی کردووە، ڕێژەی گرتن و هەڕەشکردن لە خەڵک چاوسۆرکردنەوە لە خەڵک زیادی کردەوە کە ئەمە جێگەی قبوڵ نییە. ئێمە وەکو کوردانی بەریتانیا و هەروەها ئێمە لە ئەنجومەنی چالاکیەکانی کوردانی بەریتانیا دەبینە بە پارێزەر یاخود دەبینە بە دەمڕاستی ئەم خەڵکانەی کە دەچەوسێنەوە لەسەر شەقامەکان دەنگی خۆمان بەرز دەکەینەوە، دەنگی ناڕەزاییەکانمان ئەگەینن بە ڕێکخراوەکانی وەکو ئەمنیستی ئینتەرناشنال، بە باڵیۆزخانەکان، بە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لێ ئاگادار دەکەینەوە کە لە وڵاتی ئێمە بەڕاستی پێشەرکاری مافی مرۆڤ لە ڕادا بەدەر زیادی کردووە کە دەسەڵاتی هەرێم لەلایەکی تر قوڕخی هەموو جمگەکانی ئیداری و سیاسی کردووە لە کوردستان. بۆ نمونە کێشەی موچە لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی یەکجار زۆر کێشەی بۆ خەڵک بۆ هاوڵاتیان دروست کردو کە ئەمەش بەڕاستی ئەمە ببینین لە کاتی سڕەگرتن لە وەرگرتنی موچەی خانشان بە تەمەنێکی زۆرەوە گیان لەدەستدان. ئێمە لە وڵاتی بەریتانیا دەبینین هەموو هاوڵاتیەکی وڵاتی بەریتانیا مافی کارتبانکی هەیە. ئەم کارتبانکە هەر خۆی حکوومەت لە خۆی لە ڕێگایەکی ئەلکترۆنی ئەم کارتە ئەلکترۆنیا حیساب بانکەکەی معاشەکەی و موچەکەی دەکەیتە سەر ئەم کارتە. هیوادارم لە کوردستاندا ئەم هەنگاوە بندرێ کارتبانک بۆ هاوڵاتیان دروست بکە، بۆ موچەخۆران دروست بکرێ، ئەم کێشەی موچە نەمینێ و هەروەها موچەی هاوڵاتیان بدرێ، موچەی مامۆستا و فەرمانبەران بدرێ کە لە کوردستان بەداخەوە پێشێرکارێکی زۆر لە ماف و حەقی هاوڵاتیان و موچەخۆران دەکرێ، لە کرێکاران دەکرێ. کرێکارێکی زۆر ڕۆژانە ئێمە هەواڵمان پێ دەکاتن لەلایەن چەند کەسانێکەوە کە کاریشان بۆ دەکرێت و موچەکانیان لێ دەخورێ، کە حەقی کرێکاریەکانیان لێ دەخورێ. هیوادارم پێداچوونەوە بەسەر ئەم وەزعانەدا بکرێ. وەکو پێشم وتی کەناڵی UK4 ڕۆلی سەرەکی ببینی لە وڵاتی بەریتانیا ئەوە ببێتە ڕاگەاندنێکی ڕاستەقینە لە وڵاتی بەریتانیا پەیامەکانی خەڵکی کوردانی بەریتانیا وەکو خۆی بگەینێ. من دەستخۆشی لە ستاف و کەناڵی UK4 دەکەم. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم، هەمیشە سەرفراز و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بنەرانی ڕێز. سڵاو و ڕێزمان هەیە بۆ هەموو هاوڵاتیان و خۆشەویستانی کوردستانیش. کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا.